ڕووداوێک لە کەرکووک ڕوویداوە. ئەم ڕووداوە کاردانەوەی زۆری بە دوای خۆیدا هێناوە لە گوندی شەناخەی سەر بە ناحی سەرگەڕانی پارێزگای کەرکووک. شەوێک هێزێک کە پێکهاتوون لە سوپای عێراق و حەشدی شەعبی چوونەتە سەر زەوی جوتیارێک. دوای ئەوەی کە نزیکەی 8 کاتژمێر کاریان کردو لەسەر زەویەکە بە ئالیات و بە حەفارە بە قوڵایی 8 مەتر زەویەکەیان کێڵاوە. دانیشتوانی گوندی شەناخە بەمریان ڕاگەیاند ئەوەی کە باسی دەکەن ئەو هێزە هاتووە تاوەکو ئاڵتون لە ژێر زەویەکە دەربهێنێت. هێزەکە ڕێگەی نەداوە هیچ کەسێک نزیکیان بکەوێت. کاتێک ئەو هێزە لە نێو گوندەکە کشاوەتەوە کاری خۆیان ئەنجام داوە، خەڵکی گوندەکە چوونەتە سەر زەویەکە. دوای ئەوەی کە بینیویانە بە قوڵایی 8 مەتر زەویەکەیان کێڵاوە، دواتر لە شوێنی کێڵانی زەویەکە پاشماوەی یاخود پارچە شکاوی گۆزەیان بینیوە، گۆزەی شکاویان بینیوە لە شوێنی زەویەکە. ئەوەی کە جێی سەرنجە ئەو هێزە بەبێ ئاگداری فەرمانگەی شوێنەواری کەرکووک ئەو کاریان ئەنجام داوە. دانیشتوانی گوندەکە دەڵێن ئەو هێزە تیمێکی ئێرانیان لەگەڵ بووە، نەخشەیەکیان پێ بووە، بە دوای ئاڵتون و زێر گەڕاون. من لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک قسەم کرد سەبارەت بەم پرسە. ئەوان بە منیان ڕاگەیاند ئێمە بە هیچ شێوەیەک ئاگداری ئەم ڕووداوە نین کە ڕووی داوە. ئەوەی جێگەی سەرنج و گومانە ئەم کارەی کە ئەنجام دراوە بە شەو بووە، خۆ دەکرێت بە ڕۆژ ئەو هێزە بچوونایە کارەکەیان ئەنجام داوە، بەڵام زیاتر گومانەکان دروست بوونە بەهۆیەوەی کە بە شەو کارەکان ئەنجام داوە و فەرمانگەی شوێنەواری کەرکووک ئاگداری ئەم دۆسیەیە نییە کە لە گوندی شەناخە ڕووی داوە.